ئەم ساڵ فیلمی کۆدا کە فیلمێکی سربەخۆی و بە سەرمایەکی کەم بەرهەمهێنراوە ئۆسکاری باشترین فیلمی پێبەخشراوە و توانی کێبڕکێ لەگەڵ ئەو فیلمانەدا بکات کە بۆ خەڵاتەکە پاڵێوراون و هەر یەکەیان بە بودجەیەکی زۆر بەرهەمهێنراون و چەند دەرهێنەرێکی باشیان لە پشتەوە بووە. گفتوگۆی زیاترەکەین لەم بارەوە لەگەڵ کوڤان حسێن مامۆستای زانکۆ بەشی سینەما و میدیا. مامۆستاگیان بەخێربێت. سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە. ئەمەیە بپرسم ئەمە ئاماژەیەک نییە بۆ ئەوەی ئۆسکار ئامێزی بۆ فیلمە سەربەخۆکان کرد بێتەوە؟ لە ڕاستیدا فاکتەری زۆر هەن لە پشت ئەم سەرکەوتنەی کۆدا کە ئەم ساڵ بەدەستی هێنا بە تایبەت کە فیلمێک لە سێ کاتەگۆری لە سێ پۆلێنە خەڵات پاڵێوراوە و لە هەستێکیشیە خەڵات بەدەست دەهێنێت. بەڵام لێرەمە مەبەستەکان تەنها لەسەر فیلمی سربەخۆنیە وەکو ئەو فیلمانەی کە لە دەرەوەی هۆلیوود کاونتەر هۆلیوودیان بەرهەم بەهێنرێن. ئێستا زیاتر تیش خراوەتەوە سەر ئەو کۆمپانیای کە ستریمینن کۆمپانیای ستریمینەکان ئەوانەی کە دیجیتالین پلتفۆرمی دیجیتال وەکو نێتفلیکس وەکو ئاپڵ تی پڵەس و ئەمازۆن ئەمانە ئێستا ئەمان لە کۆمپانیەیە کە فیلمیان هێنانە و ماڵانەوە ئێستا دەستیان کردو بە بەرهەمانی فیلمی سینەمایی بەرهەمهێنن. پێشتریش ئەمە چەند جارێک دووبارە بۆتەوە ساڵی 2018 فیلمێکی واهی هەبوو کە نێتفلیکس بەرهەمی هێنا بە ناوی ڕۆم لەبەرەوەی کە گوایە لە فیلمێکە لە کۆمپانیای بەرهەمهێنان سینەمایی نییە دووریان خستەوە. لە مەبەستە دوور خستنەوە ئەوە نییە کە بڵێن بێبەشکە لە کۆمەڵی فیلم بەڵام وەکو پێویست خاڵەتەکانی پێ نەبەخشرا. ئەم فیلمی ئەم ساڵ کە هین کراوە تقریبا ئەتوانین بڵێن هین لە بینی دوو دانا بوو دوو فیلمە بوو فیلمێک کە جین کۆمپیۆن بەرهەمی هێنەوە فیلمێکیش کە شان هێدەرە. بەڵێ ئەمانە بەرهەمی دوو کۆمپانیا بوون یەکیان کۆمپانیای ئەپڵە یەکیان کۆمپانیای نێتفلیکسە بۆ یان تۆ فیلمێکی تەواو سەربەخۆن. ئەو فیلمە سەربەخۆیانە توانای کێبڕکیان هەیە لەگەڵ فیلمەکانی هۆلیوودا یعنی ئاستەکانیان مەبەستمە ئەوەنە ئاستیان بەرزە کە توانای کێبڕکیان هەبێت لەگەڵ فیلمەکانی هۆلیوودا کە ئەوان بە بودجەیەکی باش و بە ئەستافێکی باشی پشت کامێرە فیلمەکانیان بەرهەمەهێنن. بەڵێ تا ئاستێکی زۆر بەڵێ لەبەروی فیلمەکان ئێستا پێشتر هۆلیوود ڕۆبەڕووی چەند ڕەخنەیەک بووە بە تایبەت کە هۆلیوودێکی زۆر سپی سووایتیان پێوترێ هۆلیوودێکە تەنها لەسەر کۆمەڵێک بڵین چینێک و توێژێکی دیاریکراو کار دەکا ئەوانی تریان فەرامۆش کردووە بۆیە ئێستا بەشێکی زۆر لە فیلمەکان کە لە هینن لە ڕووی ناوەڕۆکەوە هینان بکرێ بڵی داناوە بکرێ بە تایبەت ئەوانەی کە دەست بۆ کۆمەڵێک باڵاتی بڤە و تابوو ئەبەن بەڵێ ئەتوان لە ئاستێکی وابن کە بتوان شان بەشانی فیلمەکانی تری زەبەرە لە کێوەرکیانە. بە بۆچوونی تۆ خاڵی جاکەرەوەی فیلمی کۆدا لەگەڵ فیلمەکانی ترا مەبەستم فیلمە سەربەخۆکانی ترا لە چیایەوە ئەو سەرکەوتنە باشی بەدەستهێنا و بۆ خاوەنی خەڵات؟ خۆی فیلمی کۆدا فیلمێکی وەرگیراوە لە فیلمێکی فەڕەنسی بە ناوی لە فەمی بیلێ کە پێشتر کراوە ئەم ساڵ دووبارە بەرهەمهێنرایەوە بەڵام مەبەستی سەرەکی لە فیلمی کۆدا کە ئەو سەرکەوتنەی بەدەستهێناوە پێم وایە کمیونیتی نابیستەکانە کە تا ئاستێکی زۆر پێشتر فەرامۆش کرابوون لە هۆلیوود و ئەم ساڵ وردەوردەوە خۆیان دێنە پێش خۆزانانی سەوسەخان کۆمونیستی بڵێن نابیستەکان تا ئاستێکی زۆر وەکو ئەوانەی تر نابیندن بۆ نمونە حتا لە ڕێی کەلتوریەوە ئەگەر دیقەت بین کەسێک ئەگەر چاویکە لە چاو بکات کەسێک ئەگەر بیستەک بەکاربێنێت بوو گوێشکەی وەکو یەک سیر ناکرین لە کاتێکدا هەردووکیان بۆ یەکشتا بوو هاوکاریکردنی هەستەکانی مرۆڤ ڕەوانە ئەمانە تقریبان تا هەستێکی زۆر لە کەلتورە لە میدیا بەعام هەبووە ئێستا وردەوەدا ئەوە جێخوانەکەیان لە ڕپرزنتێشنێکی باشتریان ئەبینێ لەسەر سکرین بەگشتی و سینەما بەتایبەت. شۆن هێدەر نووسەر و دەرهێنەری فیلمی کۆدا زۆر بە بوریایەوە ئەکتەرەکانی هەڵبژاردووە ئەو ئەکتەرانی هەڵی بژاردووە نابیستن و هەمووشیان خەڵاتیان وەرگتۆ بوونە تا خاوەنی خەڵاتی باشترین ئەکتەر باشە ئەمە خاڵێک نییە بۆ ئەوەی کە ئەم فیلمە سەرکەوتنێکی باشی بەدەستێنابێت؟ بەڵێ بێگومان ئەوەیکی لە هۆکارەکان یەکی لەو خانمە خەوەن ئۆسکارەکان کە ناویهینە ماڵیە ماڵی بۆ خۆی ڕۆڵی نەکسەرەکی لە پاڵپش دەبین لە فیلمەکەیە لەگەڵ ترۆی کۆتسۆڵ کە بۆ خۆی بوو بە یەکەم کەس یەکەم ئەکتەری نابیستی پیاو کە ئەم ساڵ خەڵاتی ئۆسکاری وەرگرت بەڵێ ئەم بەشە پێشتریش کراوە بۆ لە فیلمەکانی تر کراوە کە ئەکتەری نابیست بەکار ئەهێنرێ و بووی ڕۆڵی خۆی بەخشنە کەسێکی تر لە جیاتی ئەوان بەکار بێنرێ بۆ لە فیلمی The Quiet Place
بە هەمان شێوە ئەکتەرێکی نابیست دەبینین کە ڕۆلی سەرەکی ئەبینێ ئەگەر دیقەت بێ لە بەشێکە مرۆڤ لە پێگەی ئەکتەری نابیستە بینەری نابیستە خۆی بینێتەوە کە لە هۆڵی هینەکەیە موسیقەکەیە هەموو دەنگەکان کب دەبێ وایاننا من خۆم کە سەیری فیلمەکەم کرد وامزانی سەوتەکە کەس بووە ئیتر کە دوایی دیقەتم ما ورد بوومەوە لێ بەڵێ فیلمەکە خۆی وایە بەڵێ پێگەی بینەرم بۆ پیشانەیە کە ئێوە نابیستێک چۆن تەماشای ئەو فیلمانە ئەەکەن چۆن لە میوزیک تێکن کە فیلمەکە بۆ خۆی میوزیکی درامیە حتا گۆرانی وتنی کردو بە فۆرمێکی کۆمیونیکیشن کە قسە وەکو تێگەشتن بەرامبەر بە یەکتری بەڵێ ئەمێ باسی ڕۆڵی ژنان کەم لە ئۆسکارە ئەم ساڵ ڕۆڵی ژنان ڕۆڵێکی بەرچاویان هەبوو ئەو کارەکەی ئەگەڕێنیتەوە بۆچی بە هەمان شێوە ئەوانەی کە پێشتر وەکوتمان لە هۆڵیوود فرامۆش کرابوون وەکو پیس ڕۆلیان پێ نەبەخشرا ژنان پێشتر هەر تەنها لەسەر شاشە خۆیان دەبینەوە وەکو پشتی شاشە وەکو کارکردن لە بەرێنان خۆیان نابینیوە ئەم ساڵ خۆشببختانە دوو خانمی سینەماکاری زۆر ناودار کە جین کۆمپنی کەمپیۆن و لەگەڵ شان هێدەر هەردووکیان لە کێبڕکیا بوون لە بەدەستێنە باشترین خڵاتەکان هەردووکیان لە شوێنی باشە بوون و لە پێگەی باشیشە بینران ئیتر چیتە ژنان لەوەیانی کە تەنها سینەما بۆ دۆزی ژنان و بۆ گرفتە جندەگیەکان بەکاربێن بەڵکوتوان لەسەر بابەتی گەورەتریش قسەکەن کۆکو ئەم ساڵ بینیمان لە هۆڵیوود ئەوە فیستیڤالەکانە باوەش بۆ ژنانەکەنەوە یان ژنانە ئەیانەوێت بەرەو پێش بچن و ئەوانیش وەکو پیاوان ناویان هەبێت پێم وایە ڕەخنەکانێکە لە هۆڵیوود دەگرێت بەگشتی لە ئۆسکار دەگرێت بەگشتی کە مەسەنۆک و پێویست ژنان خۆیان نبینەوە لە پێگەی بەرەمهێنەر نەکوکو ژنێک کە وەکو کاڵایەک بەکار ئەهێنرێت لەسەر شاشەیە و ئەکتەرێک زیاتر بەسەر شاشە بەرەمهێنرێت بەڵام ژنان لەوەتی سینەما هەیە ژنان توانین چاککاری لە سینەما بکەن ئەگەر بیرمان نەچێ باشترین تیۆرەکان کە لەسەر سینەما هەن ئێستا هیچ ژنانن بۆ نمونە تیۆری کە ئێستا پێوترێ ڤیجوەڵ پلێشە لەگەڵ بۆوایریزم تیۆرێکن کە خەڵکی ژنان کە ژنان بەرەمیان هێنەوە کە ڕخنەیەکی زۆر تونن لە سینەما لاڕەمەڵدەی بخۆیەکە لە نمونە دیارەکان سپاس کە ئامادە بووی لەگەڵ سپاس سەرسان خان